خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری ئەم بەرنامەیەشمان لەسەر ئایندەی عێراق دەبێ. سەرکۆزیری عێراق وەک لە بەغداوە دەگوترێ ڕژدە لەسەر ئەوەی دەبێ حکوومەتەکەی جیاواز بێ لە حکوومەتەکانی پێشخۆی و کاریگەریەکانیشی زۆر زیاتر بن لە هەموو ڕوویەکەوە، چونکە دەخوازێت متمانەی خەڵک بەدەست بێنێت و ئەو پردە لەرزۆکەی نێوان دەسەڵات و خەڵک تۆکمە بکات. نجتمع اليوم للمرة الأولى منذ 2003. ئەمڕۆ بۆ یەکەمین جارە لە وەتای ساڵی 2023ەوە لە دەرەوەی ناوچەی سەوز کۆبینەوە. ئەمە ژمارەیەک ڕەهەندی هەند. یەکەمیان ئەوەیە دەمانەوێت هەموو عێراق بە ناوچەی سەوزدا بنرێت، نەک هەندێک ناوچە سوور بن و هەندێکی سەوز. کار بەدەست نابێت لەگەلی خۆی دوورکەوێتەوە. ليس بمعزل أو بعيد عن شعبه. بەڵام ئایا ئەوەندە بەسە کۆبوونەوە لە دەرەوەی ناوچەی سەوزی بەغدا بکرێ؟ وەڵامی ئەم پرسیارە دەکەوێتە سەر ئاستی دەستێوەردانە دەرەکیەکان و وەکو زانراویشە لە وەتای ساڵی 2023ەوە کۆماری ئیسلامی ئێران لە هەموو وڵاتێک زیاتر ڕۆڵی لە عێراقدا هەبووە. لە ئێستاشدا تاران لە ژێر ژمارەیە سزای قورسی ئەمریکادایە لە کاتێکدا هەوڵەکان زۆرن لە بەغدا تا هەژمونی ئێران لە عێراقدا هەر هیچ نەبێ کەم بکرێتەوە. عێراق بەشێک نییە لە دوژمنکاری بەرامبەر هیچ وڵاتێک. دەشمانەوێت وڵاتەکەمان پارێزراو بێت لە هەموو دۆسەیەکی دەستێوەردانی وڵاتانی تر. جا ئایا وڵاتانی دراوسێ بن یان هەر وڵاتێکی تر لە جیهاندا عێراق دەخوازێت سەربەخۆی خۆی پارێزێت و داکۆچی لە بەرژەوەندەکانی خۆی بکات. ئێمە ئاوەها کاریگەریەکانی ئەو سزایانەی ئەمریکا دەبینین بۆ سەر ئێران و ئەمە شێوازی سەر و سەوداکردنمانە لەگەڵ ئەو سزایانەدا. لە ناو و لە دەرەوەش پشتیوانی بۆ حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی هەیە. وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن عێراقیەکان خوازیاری سەقامگیریەکی تۆکمەی سیاسی و ئاسایشین لە وڵاتەکەیاندا، بەڵام نکۆڵیش ناکەن لەوەی گرفت و تەگەرەی قورس لە پێش سەرۆکوەزیردان و وەک دەڵێن بە دووریش نازانرێت لە پاش ماوەیەک سەرۆکوەزیر دەست لە کار بکێشێتەوە. نحن نشد على يد عادل عبدالمهدي. ئێمە پشتیوانی تەواوی عادل عەبدولمەهدی دەکەین، بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا دەتوانێت بە ئەرکەکانی خۆی هەستێت؟ پێم وایە قورسە، چونکە کاریگەری بە هێزی دەرەکی هەن. ئەوە تا بەڕۆژ کەسێک بۆ پۆستێک دادەنێت و بە شەو لای دەبات. سێ وەزیری دانا و لای بردن. فشاری ڕاستەقینەی لەسرە. جا بۆیە دەبێ بپرسین ئایا دەتوانێت لەم قەیرانانە بێتە دەرێ؟ ئەومان بیر نەچێت دکتۆر عادل عەبدولمەهدی نامەی دەست لە کارکێشانەوەی لە گیرفاندایە و دەڵێت ئەگەر ڕەوشەکەی بەدڵ نەبێت دەست لە پۆستەکەی دەکێشێتەوە. لەوانەیە بەهۆی فشارەکانەوە بەجێ بهێڵێت. ڕەوشەکە لە عێراق ئالۆزە و قەیرانی قورس هەن و تا ئێستاش پەرلەمان لە حکوومەت باشتر کار دەکات. يقول أني إذا ما عجبني الوضع أقدم استقالتي وأطلع. هەڵبەت کێشەکان هەر لەوەندەدا ناوەستن، بەڵکو هێشتاش ناکۆچی سیاسی ناوخۆیی هەن کە جێی نیگەرانین و بە تایبەتیش لە نێوان پێکهاتە نەژادی و ئاینزاییەکانی کۆمەڵگەی عێراقیدا. چاوی واشنگتن جارێکی تریش میوانداری دکتۆر دۆگلاس ئۆلیڤان دەکات. دکتۆر دۆگلاس ئەندامی باڵای ڕێکخراوی نیو ئەمریکایە لەم ماوەیەشدا لە سەردانێکی بۆ عێراق گەڕایەوە واشنگتن. دکتۆر دۆگلاس زۆر سپاست دەکەم بۆ ئامادەبوونە جارێکیکە لە بەرنامەی چاوی واشنگتن. سەردانێکە کرد لەم ماوەی ڕابردوودا بۆ عێراق، ئەلبەتە ئەوە یەکەم سەردان نییە. ئەم جارە چ شتێکی جیاوازی بینی لە عێراقدا؟ سەردانەکە لە کاتێکی زۆر هەستیارایەکە کە حکوومەتی عێراقی پێک دەهێنرێ، هەموو لایەنەکان لە بەغدا کۆبوونەتەوە، ینی وەکو دەگوترێ حاڵەتێکی ئێجگار هەستیارە و حاڵەتێکی نامۆژ بۆ لە بەغدایە کە بەو شێوەیە ئەو هەموو کۆبوونەوەیە ببێت لە بەغدا بۆ تەواوکردنی پێکهێنانی کابینەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی. چی جیاوازە بینی؟ So certainly Baghdad is much more safe. لە ئێستادا بە دڵنیاییەوە بەغدا زۆر پارێزراوتر و ئاسایشترە و دەشتوانیت ئەو هەستە لە ناو خەڵکدا و بە تایبەتیش لە ناو گەنجاندا ببینیت و ئێستا زیاتر گەشتبین و ئەرێنی ترن بەرامبەر ڕووداوەکان. سەبارەت بە حکومەتیش دوو ڕوانینی جیاواز دەبینیت و دەشێت بڵێیت وەک پەرداخە ئاوەکەی و هەندێک دەڵێن نیوە پڕە و لایەکیش دەڵێت نیوە بەتاڵە. ئەوانەی ئەو پەرداخە بە نیوە بەتاڵ دەبینن پێیان وایە ئەم حکومەتە لە هاوپەیمانەتیەکی جێگیر پێک نەهاتووە و هێشتاش ژمارەیەک وەزیر ماون دەستنیشان بکرێن.
ئەوانش کە دەڵێن نیوەپڕە گوێ بە هاوپەیمانەتی نادەن و جەخت دەکەنەوە لەوەی ئەم حکومەتەی ئێستا ڕاستەوخۆ ڕەوایی لە خەڵکو و هەروەها لە نەجەفیشەوە وەرگرتووە. بەڕاستیش وەزارەتە گرنگەکانی سەر و سەودا لەگەڵ دۆسیە هەرە گرنگەکانی وەک وزەی ئەلکتریکی نەوت پیشەسازی وزە دارایی دەکەن هەر هەموو ئەو وەزارەتانە بەرنامە و پلانیان هەیە و هەنگاوی خۆیان دەنێن هەرچەندە هەردوو وەزارەتی ناوخۆ و بەرگریش هێشتا کەسیان بۆ دیاری نەکراوە بەڵام ژەنەراڵەکانی ئەو وەزارەتانە ڕۆژانە کاروبارەکان بەڕێوە دەبن و بێگومان ئەویش تەواو دەبێت. Those ministries can go on about their business. يعني بەڕای تۆ ئەم حکوومەتەی عادل عەبدولمەجید دەتوانێت ئەو متمانەیە لە نێوان خەڵک و حکوومەتدا بجێڕێتەوە. ئێمە لە ساڵانی ڕابردوودا بینیمان خەڵک گازەندەیەکی ئێجگار زۆریان لە حکوومەتەکان هەبوو. ئەم جارە عەبدولمەجید دەتوانێت ئەو متمانەیە دروست بکاتەوە بە شێوەیە کە عێراق بەرەو سەقامگیری بەرێت. بەڵێ پێم وایە و بە دڵنیاییشەوە ئاگاداریشن لەوەی پێویستە ئەو متمانەیە دروست بکرێتەوە. کاتێک قسەم لەگەڵ گەورە کاربەدەستانی حکومەتدا دەکرد لە بەغدا دیار بوو ئاگاداری ئەو ڕاستیە بوون. دەیانگوت ئەوە هاوین دێتەوە، دەیانزانی وزەی ئەلکتریک کەم دەبێتەوە. هەموو ئەو کێشانەیان لە بەرچاو بوو کە لەگەڵ هاویندا دێن. دەیانزانی ئەو کێشانە بەڕێوەن و دەبێت هەر هیچ نەبێت هەنگاو بۆ چارەسەرکردنی بنێن تەنانەت ئەگەر کێشەکە گەورەش بێت و بە یەک ساڵیش چارەسەر نەکرێت. بەڕای تۆ لەم حکوومەتەدا چەمکی عێراقی بوون، چەمکی ئەوەی کە خەڵک خۆی بە هاوڵاتی وڵاتەکە بزانێ بەرپرسەکان بتوانن وەکو کاربەدەستی عێراقی سەر و سەودا بکەن چەندێک گرنگە بۆ بەرەو پێشچوونی ئەم حکوومەتە و ئەو بەرنامەی کاری کە هەیەی. I'm not sure we are quite to that point. دڵنیانیم لەوەی گەیشت بیتە ئەو خاڵە. دوو جۆر هێزی بەرامبەر بە یەک هەیە لە ناو عێراقیەکاندا. پێم وایە هەموو عێراقیەک ئەو هەستی نیشتیمانیەی هەیە، بەڵام هەرچۆنێکیش بێت هەموو عێراقیەکیش هاوسۆزیەکی هەیە بۆ نەژادی خۆی، بۆ ناسنامەی ئاینزایی و تەنانەت بۆ تیرە و عەشیرەتیش. جا ئەم دوانە لە پێشبڕکێدان. لەسەر وەختە خراپەکاندا خەڵک گەڕاونەتەوە لای نەژاد و ئاینزا و تیرەی خۆی. لەسەر وەختە باشەکان نیشدا ئەو جۆرە ناسنامانە ڕەوێنراونەتەوە و خەڵک گەڕاوەتەوە لای نیشتیمان بوون. پێم وایە و هیواداریشم هەر ئاوەها بێت و هەنگاوەکان بە ئاراستی ئەو سەروەختەدا بێت کە نیشتیمان بوون زیاتر برەوی پێ بدرێت و ببێتە ئەو ناسنامەیە عێراقیەکانی پێدەناسرێنەوە. بەڕاستیش من ئەوە دەبینم. بەڵام ساویلکەیە ئەگەر بگوترێت ناسنامە نەژادی و ئاینزایی و عەشیرەتگەرایی لە پاشخانی عێراقیەکاندا نابینرێت. ڕێگە پێدان بە وڵاتانی ناوچەکە بە تایبەتی ئەمە چەندێک کاریگەری هەیە لەسەر فەرامۆشکردنی ئەو هەستە یاخو لەسەر ڕەوانەوەی ئەو هەستی نیشتیمانی کە پێویستە ئەمڕۆ لە عێراقدا هەبێت. I think to the extent that the neighbors بڵێ تا ئەو ئەندازەیە دەستیان باڵا بێت با بەڕوونتر بڵێین هەم وڵاتانی دراوسێ و هەمیش زلهێزەکان ئێمە قسەمان لەسەر ئێرانەکان و تورکەکانە و هەروەها قسەشمان لەسەر رووسایەکان و ئەمریکایەکانیشە. بەڕاستیش تا هەر یەکێک لەو وڵاتانە دەستیان زیاتر هەبێت ئەوە کاردانەوەی نیشتیمانیانە زیاتر دەبێت بەرامبەر هەر یەک لەو وڵاتانە. جا ئایا ئەمریکا یان رووسیا بێت یان تورکیا یانیش ئێران بێت. عێراق ڕۆژێک لە ڕۆژان وڵاتێکی سربەخۆ بووە و خۆی کاروباری خۆی بەڕێوە بردووە و گونجاوە لەگەڵ بەرژەوەندی ڕەواکانی وڵاتانی تردا. شانبەشانی ئەوەی بەرژەوەندی نیشتیمانیانی عێراق لەسەر و هەموو شتێکەوە بووە لە ناو وڵاتەکەدا. بێگومان پێویستە هەموو وڵاتێک بە گرنگیەوە لە بەرژەوەندی ڕەواکانی وڵاتانی تر بڕوانێت تا ئەو شوێنی وڵاتانی تر باڵادەستیان نەبێت ئەوایانی هەموو شتێک ئاساییە. بەڵام ئەوەش نهێنی نییە لای هیچ کەسێک کە ئێستا لە ناو سەر وەختی قەیرانێکی گەورەداین و لە ناو ئاڵۆزیێکی گەورەی ناوچەکە داین و ئەمە شوها دەکات بڵێم مەترسی زۆربوونی دەست هەبوون لە ئاستێکی بەرزدایە. هەڵبەت لێرەدا پێویست بە یارمەتیەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی هەیە لە ناو نەتەوەیە گرتوەکانیش ئەو داوایە کراوە بۆ عێراق. هەر چۆنێک بێت هێشتاش عێراق پێویستی بە کۆمەکی جۆراوجۆری کۆمەڵگەی نێونەتەوەیی هەیە و ئەو بەرنمەیەش کە حکوومەتی نوێ کردوێتە کارنامەی خۆی بۆ 4 ساڵی داهاتوو پێویستی بە پشتیوانی نێونەتەوەیی هەیە.
حکوومەتی نوێ دەخوازی دەستبەجێ دەست بە ئەرکەکانی بکات لە ڕۆی دابینکردنی خزمەتگوزاریەکان و دەرفەتەکانی کارکردنەوە لە ڕۆی ڕێفۆمکردن و گەشەکردنی ئابووری و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و دانانی هێڵی سووری بەڕێوەبەرایەتیکردنەوە. لە پەیوەندی بەم دۆسیانەوە عێراق پێوەستی بە پشتیوانی نێونەتەوەی هەیە و پشتیشی پێدەبەستێت. نابێت ئێمەش پشتیان تێبکەین. ئەم جۆرە داوایانەش لەلایەن گەورە کاربەدەستانی سیاسی وڵاتەکەشەوە دەکرێت وەک دەڵێن پەرەپێدانی ئابووری و جێگیربوونی ڕەوشی ئابووری بۆ وڵاتێکی وەکە عێراق بەشێکی تا بڵی گرنگی هەنگاوەکانە بۆ چارەسەرکردنی کێشەکان. إلى دعم العراق وحكومته داوا لە تەواوی کۆمەڵگەی نوێنەتەوەی دەکەین پشتیوانی لە عێراق و لە حکوومەتەکەشی بکات بۆ پەرەپێدانی ژێرخانی وڵاتەکە لە تەواوی شارەکاندا. ئەمە بەشێکی گرنگ و پڕبایەخی گەیشتنە بە گەشەکردنی ئابووری. جەخت دەکەینەوە لەوەی پێویستیە سەرەکیەکە زیادکردنی هەوڵەکانی دەستگای مینی سەربەنەتەوەی گرتوەکانە. داوا لە وڵاتانی پارەبەخش دەکەین بەردەوامن لە پشتیوانی عێراق بۆ پاکردنەوەی ناوچەکان لە مین. وحث الدول المانحة إلى الاستمرار في جهودها لدعم العراق في التخلص من هذه الألغام. دکتۆر دۆگلاس 15 ساڵ دوای ڕزگارکردنی عێراق لە دیکتاتۆریەت هێشتا عێراقیەکان داوای کۆمەکی و هەروەها یارمەتی نێونەتەوەییش دەکەن. پێت وایە عێراقیەکان گەیشتبنە بارێکەوە کە بەبێ هیچ یارمەتیەکی کۆمەڵگەی نێونەتەوەیی نەتوانن کاروبارەکانی خۆیان بەڕێوە بەرن، نەتوانن خزمەتگوزاریەکان دابینکەن. ئەگەر وایە پێم بڵێ بۆچی؟ پێم وایە پێویستە عێراق بگاتە ئەو شوێنی کە دەبێت دووشت بزانیت. یەکەم بزانیت وڵاتێکی دەوڵەمەندە و سەرچاوەیەکی زۆری هەیە. ڕاستە نەود لەسەر و هەمویانەوەیە، بەڵام مەرجنیە هەر نەود بێت. خەڵکی عێراق خۆیان سەرچاوەیەکی ترن، بواری کشت و کاڵ هەیە و هەتا دوایی. دووهەمیشەوەیە پێویستە عێراق بزانێت ڕۆژانی دابینکردنی ئەو بڕەپارە زۆرانە وەک یارمەتی نێونەتەوەیی کۆتایی پێدێت. ئەمە ئەگەر لە ئێستادا کۆتاییان پێ نەهات بێت. جا پێویستە عێراق لەسەر قاچی خۆی ڕاوەستێت. ئەمە ژیانی کار بکات بۆ فراوانکردنی باری ئابووری خۆی و ینی ئەوە نا هەر پشت بە نەوت ببەستێت، بەڵکو پەرەپێدانی بوارەکانی تریشی تا بتوانێت پێداویستیە سەرەکیەکانی خۆی دابین بکات بۆ پرۆژەکانی ئاوەدانکردنەوە لە باکوور، بۆ پەرەپێدانی ناوچەکانی باشوور کە زۆر دەمێکە فەرامۆش کراون. عێراق سەرچاوی باشی هەن بۆ بەرەو پێشچوون و تەنها ئەوەندەی دەوێت ڕیزبەندی بۆ پێداویستەکانی بکرێت لە پێداویستی دەستبەجێیەوە تا دەگاتە پرۆژە ئایندەیەکان و بەمەش پارەیەکی باش ئامادەی دەبێت بۆ دوا ڕۆژی وڵاتەکە. لەم دوا سەردانەتدا بۆ بەغدا ینی ئەوەت بینی کە بڵێ زەمینەیەک ڕەخساوە بۆ ئەوی عێراقیەکان بۆ لەمەوە دوا هەر هیچ نەبێ لەسەر پێی خۆیان ڕاوەستن. Yes, the question is whether they're doing so fast enough. بەڵێ پرسیارەکە لەوەدایە ئایا بە پێویست خێرایە یاننا شتەکان بەڕوونی و ئاشکرایی بەرەو باشتر دەڕۆن لە عێراقدا. کەرتی تایبەت خەریکە شوێن پێیەک بۆ خۆی دەدۆزێتەوە و هەرچەندە بەکاو خۆیە بەرهەمەکانی نەوت لە زیادبووندان بەڵام بە خاوی دەڕوات بەڕێوە. عێراق خەریکە پشت بە گازی خۆی دەبەستێت و ئەمیش لەسەر خۆ دەڕوات. بۆیە دەڵێم ئایا ئەم پرۆسانە هێندەی پێویست خێران لە کاتێکدا ئێستا ساڵانە لە عێراق 1 ملیۆن کەس دەخرێنە بواری کارکردنەوە و تا ئەم وڵاتە لە شوێنەکەی ئێستایدا بمێنێتەوە ئەوە پێویستیەتی ساڵانە 800,000 کاری نوێ هەبێت. بەڕاستیش وەستان لە بەردەم هەروە دێ و زیادبوونی داواکاری دانیشتواندا کە ئەمیش هەروە دێ و زیاد دەکات. یەکێکە لە سەختیە گەورەکانی عێراق ئەوە ڕوونەکە باشتر دەبێت بەڵام پێویستە پرۆسەکانی ئەو باشتر بوونە خێراتر بن. ینی وەکووای تۆ پێم بڵێ عێراق بەرنامەیەکی ئابووری تایبەت بەخۆیی هەیە بۆ هەر هیچ نەبێ بڵین 5 ساڵی داهات و یا 10 ساڵی داهات و خاوەنی پلانێکی ئابووریە کە بتوانێت گەشەکردنە ئابووریەکە بە دوای خۆی دابێنێت و سەقامگیریەک لە کۆمەڵگەی عێراقیدا دروست بکە. I think there are plans out there to stabilize. پێم وایە بەرنامە هەن بۆ سەقامگیری لە زۆر شوێندا، بەڵام ئایا بەسەر هەموو تەگەرەکاندا زاڵ دەبن یان ئایا ئەو پلانانە جێبەجێ دەکرێن؟ ئەمە تاقیکردنەوە گەورەکەی بەردەم ئەم حکومەتە نوێیە. زۆر شت هەن، گەندەڵی لە پلەی یەکەمی ڕیزبەندیەکەدایە، بیرۆکراسی، ئاڵۆزی سیاسی، گرفتی ئاسایشی، زۆر کێشەی تر هەن و زۆر شت هەن تەگەرە لە بەردەم چارەسەرکردن و هێنانە ئارای سەقامگیری لە ناو کۆمەڵگەکانی عێراقدا. All of Iraq's communities that require that. پێ دوایە ئەم حکوومەتە بتوانێت
بە یەک چاوسەیری هەموو عراقیەکان بکە سونە شیعە کورد تورکمان ئاشووری کلدانی هەموو پێکاتەکانی عراق. پێم وایە هەموو ئەوانەی ئاماژەت پێکردن لە یەک ئاسدا سیر دەکرێن بەڵام پرسەکە لەوەدایە کە پێویستە دابشکردنێک هەبێت بۆ وابەستەیەکانی حکومت بەرامبەریان چونکە حکومت ناتوانێت لە یەک کاتدا هەر هەموو شتەکان پێکەوە بکات دروستبوونی ناڕزاییش لە ناو ئەو پێکهاتانەدا بە دوور نازانرێت سەبارەت بۆی بۆ ئەمیان یەکەمە و ئەویان لە پلەی دووەمدایە جا لێرەدا پێویستە بزانرێت کاردانەوەکان چۆن دەبن و پشو درێژیەکانیش تا چەند دەبێت لە کاتێکدا حکومت کار لەسەر پرۆژەیەکی بەپەلەی پێویست دەکات خۆلەوانەشە شتێکی ئێژگار پێویستیش هەبێت بۆ پێکهاتەیەک بەڵام لەو کاتەدا نەکرێت جا لێرەوە دەکەوینە بەردەم پرسیارێکی ترەوە سەبارەت بە تۆکمەیی گرێدراوە سیاسیەکان ئایا ئەوەندە بەهێزە کە خەڵک متمانە بە حکومت بکات بەوەی ئەو کارەی هەر بۆ دەکرێت سەبارەت بەوەش کە ئایا حکومت بە شێوەیەکی بابەتیانە کاری خۆی دەکات یان چونکە ئەو پێکهاتەیەی ناوێت بۆیە لە ئێستادا بڕیار دەدات هیچی بۆ نەکات. پێویستە لێرەدا باس لە شەڕی داعش بکەین جابەرلەوەی پرسیار لە جەنابەت بکەم من حەزەکەم ڕای سەرکردەیەکی لەشکری و یاخو دید و بۆچوونەکەی لەسەر ئەو شەڕی داعش وەربگرین بمانەوێت و نەمانەوێت هێشتاش تێرۆریستانی دەوڵەتە ئیسلامیەکەی ئەبوبەکر البەغدادی ماین نیگەرانی ئاسایشی عراقیەکانە و بە بەشێکی بەرچاوی گرفتەکانی بەردەم حکوومەتەکەی عەبدولمەهدی لێی دەڕوانرێت سەرکردە لەشکری و ئاسایشیەکانی عراق نکوڵی ناکەنەوەی داعش لە بەشە ناوچەکانی عراقدا وەک خانەی نووست و ماونەتەوە و بێگومان لەسەر سنووری سووریاش جێی مەترسیە. محصور في منطقة نقدر نسميها جيب لەم ناوچەیەدا چواردەوریان گیراوە کە دەکرێت بڵێ نێچەکە لە مۆڵگاکانیان تیرۆستەکانی ئەم ناوچەیە زۆربیان عێراقین و پلەداری ئاستبەرزیان تێدایە ئێمە وەها لەم ناوچەیە دەڕوانین کە دواترین شوێنە داعشی لێبێت لەسەر سنووری عێراق و سووریا هەر بۆیەشە زۆر گرنگە بۆمان داعش لەم ناوچەیە لەناوبەرین. سەرکردە لەشکریەکان دڵنیایی دەدەن لەوەی ئەگەر داعش توانای بەزاننی سنووری نەبێت ئەوە بە سانایی لەناو دەبرێت و وەک ئاماژەیش پێ دەکەن بۆ نمونە لە شەڕێکی ساڵی پاردا بە ماوەیەکی کورتی چاوەڕوان نەکراو توانراوە ناوچەیەکی بەرین لە داعش پاک بکرێتەوە. هذا موجود ضمن الحدود العراقية. ئەگەر ئەم مۆڵگایە لە ناو وڵاتی خۆماندا بووایە ئەوە مەحاڵ بوو بەهێڵین بوونی هەبێت دەمەوێت ئاماژە بە شتێک بم ساڵێک لەمەوبەر ئەم ناوچەیەمان ئازاد کرد ڕۆژی 2 مانگی 11 دەستمان بە کردە لەشکریەکە کرد و پاش 5 ڕۆژ توانیمان ڕوبەری 100 کیلۆمەتر لە داعش پاک بکەینەوە کە شارۆچکەی قائیمیشی گرتەوە و هەروەها شارۆچکەی ڕاوەشمان ئازاد کرد و توانیمان سنووری نێونەتەوەی خۆمان بپارێزین ئەگەر ئەوانە لە ناو خاکی ئێمەدا دەبوون ئێستا لە ناومان بردبوون. يعني قضينا على العدو ودمرنا اللي موجود هنا. چەندان یەکەی سەربازی لەشکری عراق لەسەر سنووری سووریا دانراون بۆ پاراستنی ناوچە سنووریەکان لە هێرشی داعش سەرکردە لەشکریەکان جەخت دەکەنەوە لەوەی هەرچیەکیان لەدەست بێت دەیکەن بۆ بەرەنگاربوونەوە و ڕێگەگرتن لەوەی داعش بتوانێت جارێکی تر هێزی خۆی بسەپێنێت. هەمات كثيرة في تدمير العدو لأنه قريب على حدودنا. ئێمە بەشداریەکی بەرچاومان هەیە لەم پرۆسەیەدا چونکە تیرۆستان لەسەر سنوورن و ئەمەش کاریگەری دەکاتە سەر ناوچە سنووریەکانمان و سەر خەڵکی سیڤیل و سەر عێراقیش بەگشتی هەر بۆیە بەشدار دەبین و هێرشی ئاسمانی دەکەینە سەر تیرۆرستان و تۆپخانەی خۆمان بەکاردەهێنین و هەموو چێکێکی خۆمان دژی دوژمن لەم ناوچەیەدا بەکاردەهێنین جا تیرۆستانی دوژمن لە هەر شوێنێکی سنووری عێراق و سووریاوە دەربکەون ئەوە بە هەموو توانایەک و چەکی لەبەر دەستماندا هەن لە ناویان دەبین. دکتۆر دۆگلاس بەپێی قسەکانی ژەنەرال قاسم هێشتا شەڕی داعش بەردەوامی هەیە بە تایبەتی وەکو جەنەرال قاسم ئاماژەی پێکرد لە ناوچە سنووریەکان لەگەڵ سووریادا حکوومەت تاکەی سەرقاڵی ئەم جۆرە شەڕە دەبێت بۆ ناتوانرێت تێرۆریزم بنەبڕ بکرێت لە عێراقدا. I think there are two areas where the country is still fighting Daesh on the Syrian border. پێم وایە لە دوو ناوچەدا هێشتا عێراق شەڕی دژی داعش دەکات لەسەر سنووری سووریا وەک ژەنەرال قاسم باسی کرد هەروەهاش لە ناوچەیەکی تردا کە من بەکەلێن ناوی دەبم و دەکەوێتە نێوان هەولێر و مووسڵ و بەغداوە واتە باشووری ڕۆژئاوای کەرکووک باشووری ڕۆژهەڵاتی نینەوە باکووری دیالە و باکووری سەلاحەدین هەروەهاش لە چوارچێوەی شاخەکانی حەمرین داعش لەوێش هەن و جموجۆڵیان هەیە جا ئەوانە پاشماوەکانی داعشن
یان داعش دەستی کردوێتەوە بە خۆ ڕێخستنەوە یان ژمارەیەک چەتەن یان هەرچیەک بن جیاوازی ڕوانین لای شیکەرەوە لەسەر ئەمە هەیە هەرچۆنێک بێت تۆ ئەگەر جوتیارێک بیت لە باکووری دیالە یان لەسەر سنووری سووریا و کوڕەکەت بکوژێت ئەوە بەلاتەوە گرنگ نابێت ئایا داعش کشتوێتی یان چەتەکان ئەوەی لە ئاوەها ڕەوشێکدا پێویستت دەبێت جێگیرکردنەوەی ئاسایشە جا ئەمە یەکێکە لەو ئەرکە قورسە سەرەکیانی بۆ ئەم حکوومەتەی عێراق ماوەتەوە تا ئەو پاشماوانی داعش دەرپەڕێنێت لە سنوورەکانی لەگەڵ سووریادا و لەو ناوچەی کەوتۆتە نێوان بەغدا و مووسڵ و هەولێرەوە کە پێویستە یاسا و ئاسایشی بۆ بگەڕێتەوە. Restore order and restore the authority of the state. اینجا پرسیارەکە ئەوەیە ئایا حکوومەتی عێراقی توانی ئەوە بکە ئەم شەڕە لە چەمبەرەیەکی جیاوازەوە بکە وەکو ناوچانێکی تۆ ئاماژە و پێکردن. Well, this becomes very difficult. جا ئەمە هەروادێ و قرس دەبێت جوانیەکەی شەڕی مووسڵ لەوەدا بوو دەمانزانی داعش لەکوێیە لە مووسڵ بوون و دەچوین بۆ ئەوێ و لە ناومان دەبردن شەڕێکی قورس بووە و زیانە زۆرەکە لە خەڵکو و لە ماڵی خەڵک کەوت لەوێ دۆزینەوەی داعش کێشە نەبوو دەزانرا لەکوێدان بەڵام ئێستا دۆزینەوەی داعش کێشەیە چونکە خۆیان حەشار داوە لە ئەشکەوت و شاخەکاندا لە گوندەکاندا خەڵکیان هەیە جا ئەو گەڕانە بە شوێنیاندا ئەرکی لەشکر نییە بەڵکو ئەرکی هێزەکانی پۆلیس و دەستگا هەواڵگریەکانە ئەمەش زۆر قورسترە ئێستا ئەگەر داعشەکە بێت خۆبەڕەتڵ ناڕوات ئەوە پۆلیس دەتوانێت دەستگیری بکات چونکە یەکێک گیاندوان پێکەوە خۆیان حەشارداوە جا بەڕاستی دۆزینەوەیان قورسە چونکە لە دارستانێکدا بێت یان لە ناو خەڵکدا خۆیان حەشاردا بێت دۆزینەوەیان قورس دەکات و ئەمەش ئەرکێکی ئاسان نییە لە مەودای درێژخایەندا. It's very difficult and that will be a large challenge moving forward and a long-term one. بەڕای تۆ خەڵکی عێراق یاخو خەڵکی کۆمەڵگە جیاوازەکانی ئەو ناوچەیە چەندێک یارمەتی دەرن بۆ کاراسانیکردن بۆ دەسەڵاتداران لە هێزە ئاسایشیەکان تا بتوانن ئەو داعشانەی کە خۆیان شاردۆتەوە بدۆزرێنەوە و دەستگیر بکرێن و دادگایی بکرێن بۆ نمونە. I think in general now that is happening. پێم وایە ئێستا بەگشتی وهایە گەلی عێراق بینیان چی ڕوویدا کاتێک داعش ناوچەکانی کۆنتترۆل کردبوو پێشم وایە خەڵکێکی هەر زۆر کەم هەبن و بیانەوێت بگەڕێنەوە بۆ ئەو ڕۆژانە تەنانەت ئەوانش لەگەڵ ئەم حکومەتەدا تەبانین و کێشەیان هەیە و ئەوەیان زۆر پێ باشترە لەگەڵ بەغدا بن وەک لەوەی بکەونەوە ژێر دەستی داعش هەر بۆیە دەبینین دانیشتوان هەروادێ و زیاتر و زیاتر ئەو هەنگاوە دەنێن لە کاتێکدا ئەو ڕووبەرەی داعش خۆی تێیدا حەشار دەدات بچووکتر دەبێتەوە. And more, but there continues to be small places where Daesh finds refuge. پێشتر کە باسی داعش دەکرا هەمیشە ئاماژە بە قەیرانی ئاینزایی کراوە لە نێوان شیعەکان و سونەکاندا وتوانە ئەو کەلێنەی کە لە نێوان ئەم دوولایەنەدا هەیە لە فەرمانڕەوایەتیکردنی عێراقدا بە تایبەتی یەکێکە لە هۆکارەکان پێ دوایە بۆ لەمە دواش ئەمە هەر هۆکارێکی ینی سەرەکی بێت لە دروستبوونی نەک داعش ڕێکخراوی تری تێرۆریستیدا. There continues to be a perception gap in the country. I mean, I think every objective analyst agrees. ئەو کەلێنە وەک زانراوە بەردەوامی هەیە و هەموو شیکەرەوەیەکی بابەتی هاوڕان لەسەر ئەوەی شیعەکانی عێراق لە سەدا 60 دانیشتوانی وڵاتەکە پێک دەهێنن ئەمە ئەگەر لە سەدا 70 بن لەبەر ئەوە قورسایی هەر حکومەتێکی دیموکراتی لە عێراقدا نوێنەرانی شیعەکان دەبن چونکە هێشتا عێراقیەکان نەگەیشتونەتە ئەو ئاستەی دەنگ لە دەرەوەی لایەنی خۆیان بدەن ئەمەش ڕاستیەکە و ئایا پێک هاتە بچووکەکانی تر یان کۆمەڵگەی سونەکان بە مەقایل دەبن ئایا کورد و تورکمانەکان بە مەقایل دەبن هەر ئەوەندە دەتوانم بڵێم کە ئاماژەی ئەرێنیم لەم کۆمەڵگەیانەوە بینیوە ئەوە تا لە ناو پارێزگای ئەنبارەوە حکومت پشتیوانی دەکرێت و پشتیوانی لە حکومەتێکی بەهێز و بەغدایەکی بەهێز دەکرێت ئێستا خۆناغی ریفراندۆم تێپەڕێنراوە و ئاماژەی دڵخۆشکەر هەن لە نێوان بەغدا و هەولێردا جا بۆیە هیوامان هەیە کە ئەو دابەشبوونی پێشتر عێراقی لاواز و بێپەنا کرد ئێستا عێراق کردوێتی بە ڕابردوو. هەر تەنها داعش گرفت و کێشەی عێراق نییە بەڵکو مەترسیەکی تریش هەیە کە بە مەترسیدارتر دادەنرێت لە تێرۆریزم گەندەڵی یەکێکە لەو دۆسیانەی کە تا ئێستاشی لەگەڵدا بێت لە عێراق بەبێ چارەسەر ماوەتەوە و دەشگوترێت گەندەڵی دەشێ وەک تەگەرەیەکی گەورەی بەردەم کار و ئەرکەکانی حکوومەتی عێراق لی بڕوانرێت. دوو ڕێگە هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی یەکیان لە سیستمی یاساییدایە حەیدەر عەبادی سەرۆکوەزیری پێشوو هەوڵی ئەو بەرەنگاربوونەوەیەیدا و
لێژنا پێکێنران بۆ لێکۆڵینەوە لە دیارنەمانی چەندان میلیارد دلار لە بودجێ وڵاتەکەدا. لە کاتێکدا پێویستە خەڵک بەرپرسیار بکرێن لەسەر ئەو دیاردەیە و دەشبێت حکوومەتی نێوەندی لە بەغدا و حکوومەتی هەریمیش لە هەولێر ئەوانەی دەستیان لە گەندەڵیدا هەیە دەستگیر بکرێن. هەر چەندێکیش ئەم هەنگاوە بە خێرای بنرێت ئەوە ینی یاسا و ڕێساکانی ئەو یاریە گۆڕانیان بەسەرداهاتووە و ئەمەش هەنگاوێکی سەرچیە. سەرچاوەکانی ئەم دۆسەی گەندەڵیە لە عێراقدا هەرچیەک بن و لێشی کەرەوە جەخت دەکەنەوە لەوەی دەبێت بڕیار و سووربوون لەسەر جێبەجێکردنی بڕیارەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەبێت. ئەمەش وەک ئاماژەی پێدەکەن هەر تەنها حکوومەتی نێوەندی لە بەغدا لی بەرپرس نییە. خۆشحاڵم بەوەی گوێم لە ڕاگەیاندنەکانی ڕێبەرانی عێراق دەبێت و تیشک دەخەنە سەر گەندەڵی و بە ترسناکتریش ناودێری دەکەن لە خەیرانی ئاینزایی کە لە ڕاستیدا ئاگر خۆشکەرەی هەموو شتە نەرینیەکانە لە ناو کۆمەلگای عێراقیدا. سیر کە دەبینیت خەڵک ڕوانینی جیاوازیان هەیە. یەکێکی وەک مۆختەدا سەدەر کە خاوەنی بڕیارە و کەسێکی زۆریش گرنگ لە دیمەنی سیاسی عێراقدایە پێشتر شەڕی دژی گەندەڵی دەکرد لە حکوومەت کشایەوە لانگرانی چووە ناو پارلەمانەوە و کاری پارلەمانیشی پاک خست. هەوڵی دەدا خەڵک بەرپرس بکرێن لەسەر گەندەڵی. هەر بۆیە پەیام و کاری زیاتری لەو شێوەیە وەرسەرخانێک دێنێتە ئاراوە لەناو عێراق و لە هەریمی کوردستانیشدا بەرامبەر گەندەڵی. دکتۆر دۆگلاس لە وەڵامی یەکێ لە پرسیارەکانی پێشوودا ئاماژە بۆ کرد کە دۆسەی گەندەڵی یەکێکە لە تەگەرە گەورەکانی بەردەم کار و ئەرکەکانی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی. بەڕای تۆ کامیان ترسناکترە بۆ ئایندەی عێراق، گەندەڵی یا داعش؟ Clearly, in the short term, it is the corruption. That is the major problem. بە ئاشکرایی لە مەودای کورتخایەندا گەندەڵی و لە ئێستاشدا کێشەیەکی سەرەکیە بۆ سەقامگیری دەوڵەت. زۆر نیگەرانم کە ئەم حکومەتە هەندێک شت بکات بەو شێوازانی پێشتر کراون. ئەگەر ئەو پارەی تەرخان دەکرێت بۆ ئاوەدانکردنەوەی بەسرە یان مووسڵ و نیوەی ئەو پارەیە دیار نمێنێت لەو پرۆژانی تەواو نەکراون یان بەپێی ڕێوشوێنی خۆی تەواو نەکراون یان بە نیوە و ناچڵی تەواو کرابن. ئەوە دەبێتە شۆڕشی شەقام و لەوانەشە خەڵک بچنەوە بەگشت ئەم حکومەتەدا. پێشم وایە ئەم حکومەتە لەمە تێگەیشتووە، بەڵام کۆتایی هێنان بە گەندەڵی لە ئێستادا دەکرێت بڵێم هەر خەونە و هیچی تر. پێویستە هەنگاوی سەرەکی بنرێن تا بە شێوەیەکی بەرچاو گەندەڵی کەم بکرێتەوە. جا با زۆربەی پارەی گشتی بۆ پرۆژە زۆر پێویستەکان و بۆ خزمەت گوزاریە بنچینەکان تەرخان بکرێت. ئەگەر ئەو پارەیە بە باشی خەرج بکرێت ئەوە جیاوازیەکی گەورە دروست دەکات. بەڵام باڕوونتر بین کە لە بەغدا و هەولێریش تۆڕی سەرەکی سیاسی هەن و قورسە بەرەنگاریان ببینیتەوە. Both in Baghdad and in Erbil, and they will be very difficult to break. یەکێ لە پرسەکان ئەوەیە ئەم حکوومەتەی عەبدولمەهدی دەتوانێت بۆ نمونە هەر هیچ نەبێت چەند بەرپرسێکی پێشوو بەرپرسیارکەن لە دۆسەی گەندەڵی و لە بەردەمی خەڵکدا بدرێنە دادگا و دادگایەکی ئاشکراش بکرێن. ئەمە بەیەکی لە هەنگاوە هەرە گرنگەکان دادەنرێ بۆ ئەو کەمکردنەوە زۆرەی گەندەڵی کە تۆ باست کرد. I don't know. نازانم ئایا خواستێکی تەواوی سیاسی هەیە بۆ گرتنەبەری ئەو ڕێوشوێنە بەرامبەر ئەوانە یاننا، چونکە ئەو تۆرانە کار بەدەستەکانی ئاستی خوارەوە دەکەن بەژێرەوە. بەڵام ئەوەی ڕێوشوێن دژی بەرپرسیارە ڕاستەقینەکان بگرێتە بەر ئەوە خستنەگەڕێکی زۆری سەرمایی سیاسی دەوێت. بەڕاستی ژۆم زۆر پێ باشە کە حکومت ئەو هەنگاوە بنێت و گەندەڵی ڕابگرێت. بەڵام لە ئێستادا هەر ئەوەندە دەکرێت و ئەگەر بتوانرێت بە شێوەیەکی بەرچاوکەم بکرێتەوە یانی حکومت بتوانێت هەموو شێوازە کۆنەکانی کارکردن لا بدات لە پێناو کەمکردنەوەی گەندەڵیدا و هەنگاوی زیاتری بە دوادا بێت ئەوە گرنگترین بەشی دەبێت. لەم ماوەی ڕابردوودا زۆر قسە لەسەر دۆسەی گەندەڵی کرا بە یەکێ لە هۆکارە هەر ترسناکانیشدادا کە جێی نیگەرانی زۆربەی هەرە زۆری عێراقیەکانە و داوای دادگاییکردنی خەڵکیش کراوە بۆ نمونە لیژنەی دەستپاچی هەیە لە پەرلەمانی هەرێمی کوردستان و لیژنەیشکەی دەستپاچیش هەیە کە سەر بە دەوڵەتی عێراقە. ئەو دۆسەیانەی کە لەوێن چیان لێ بەسەردیە ئەگەر بێت و ئەوانە دادگایی نەکرێن کە تێوەگلاون لە گەندەڵیان ڕاستە من لەگەڵەوەدا ینی لێدان لە هەر گەندەڵێک لێدانە لە کۆمەڵە بەرژەوەندی سیاسی و لەوانەیە کۆمەڵی ناکۆچی تری سیاسیش بێنێتە ئاراوە.
بەڵام خۆ ناکرێ ئەمانەش ڕوازیان لێپێنرێ. Don't get me wrong. I'm not saying that all sins should be forgiven. بەهڵە لێم تێمەگە من ناڵم پێویستە لە گەندەڵکاران ببور درێت ئەوەی من دێڵێم ئەوەیە ئەم حکومەتە بڕێکی دیاریکراوی سەرمایی سیاسی هەیە بۆیە هەر دەتوانێت بۆ لادانی ئەمەندە تەگەرە بەکار بهێنێت یان لەوەندە شتی تردا بەکاری بێنێت ئەگەر بژارەکە لە نێوان ڕێگەگرتن لە گەندەڵی و هەنگاونانی بەرەو پێش بێت یان سەر و سەوداکردن لەگەڵ ئەو دۆسیانەی هێندەی گردێکن کە هەن و تۆمار کراون ئەمە بەو مانایە نییە کە لێکۆڵینەوە نەکراون یان نەزانرێت ئەو پارانە بۆ چۆڕۆشتون و چۆنیش براون بەڵام ئەوەیە کاتێک دەکەویتە بەردەم ئەو دوو بژارەیە ئەوە من دەمەوێت ئاوی بەستە چاک بکرێت ئەمەوێت فڕۆکەخانەی مووسڵ چاک بکرێتەوە و زۆر شتی تریش ئەمانە زۆر گرنگترن لەوەی بگەڕینەوە دواوە و بۆ یەکلاکردنەوەی دۆسیەک لەسەر کەسێک کە ئێستا چۆتە تەمەنیشەوە. شەڕی داعش کاریگەریەکی نەرێنی کردوەتە سەر ژێرخانی وڵاتەکە و بە تایبەتیش ئەو ناوچانەی داعش لە عێراقدا داگیری کردبوون بە شێوەیەک پاش چەند ساڵێکیش لە ئازادکردنیان هێشتا خەڵک بەگومانن لەوەی بگەڕێنەوە زێدی خۆیان یان نا. چاوی واشنگتن ناوچەی شنگال بە نمونە وەردەگرێت لەو ناوچانەی بەهۆی داعشەوە ڕوبەڕووی دارمان و وێرانەیی بۆتەوە. خودی وەدعیمە بەرێ خۆش هەتا داعش نهاتۆمە وەدعیمە خۆشم پێت ڕادی بوون ڕاستە ئەمت بەلەنگازون لێمە وەدعی خۆت ڕادی بوون حمدەل بس بخودی وی امشکی ناندین و خودی وضعی مخراکی و خودی سر مدانی و خودی کچکو جندرین و خودی خورد کشتین و خودی مالخو کوانی نارال البنی خانیاد مانو مرین خودی زارو سر چیز نیزدا مرنوشتین امرین و خودی وضعی من نیخوشه و خودی همون مری بنوان چادر کاراینا كهرب نينا صحيات نينا راتبه غلقا نينا هاتي راتبه ونبي مريا تشتغ نينا شغل نينا لێرەدا دۆسێکە ئەوە نییە خەڵکی شنگال خۆیان نەخوازن بگەڕێنەوە زێدی خۆیان و یەکێکیش لە هۆکارەکان ئەوەیە کە هێشتا دڵنیان نین لەوەی ئەگەر بێت و بگەڕێنەوە هەمان کارەسات بەسەریاندا دووبارە دەبێتەوە یان نا. خدای ما زفراندنا شنقالي ما بزحمات بزفراندناوي بس هاكاش مرة سهل كرن محدين بزفرن ما شلون محدين بزفرن يعني حماية كيش مرة شيء حماية كدولي مرة شيء كين كبي حماية أم نكار دي سب بزفرن دي ساشين هر خلالة دو هايفاسي هايفالي دي سو كبري المبي هێشتاش بە هەزاران دیل لە خەڵکی ئەو ناوچەیە لای داعش ماونەتەوە کە سوکاریان داوای کۆمەکی نێونەتەوەی دەکەن تا زەمینەی گەڕانەوەیان بڕخسێنێت و ئەمانیش بتوانن ژیان لە ئارامیدا بەسەر بەرن. خازمە هەکە هەیش دەولەتە منەدمێت ئینسانی ژێت متحیدەش کۆمەلگانە دەولەتی دکن کاری به ما برای مجبی حالی خلاص بکه بری مخطوفات من دست داشته او دایکو خوشکید ما برای ما او دایکو بابید ما و کومل ما هستی که هاتن هنب گور کرینا و رجیل ما گرتیا ام نکارن چن سر مزاره کی خوا نکارن سر دانا مالک خو بکین کا کی چیز ماره بکه کا چه داخوازه ما هيا لەگەڵەوەشدا کە شنگال ئازاد کراوە بەڵام پێدەچێت هیچ خزمەتگوزاریەک دابین نەکرابێت و دار و پەردووەکانی پاش شەڕیش بە تەواوەتی خاوێن نەکرابنەوە ئیدی خەڵک چۆن دەگەڕێتەوە شوێنێک کە بنەماکانی ژیانکردنی تیادا نەمابێت. Sinjar, 3 years after the retaking of the city from Islamic State group. لە شنگال 3 ساڵ پاش ئازادکردنی لە دەوڵەتی ئیسلامی ئەم شارە هێشتا چۆڵ و هۆڵە شەقامەکان خاڵین و زۆر بەدەگمەن ئەگەر یەکێک ببینیت. سەدان هەزار ێزدی هێشتا ئاوەرن لە سەرانسەری وڵاتەکەدا لەبەر هۆکاری یاسایشی ناتوانن بگەڕێنەوە. هەروەهاش لەبەر نەبوونی خزمەتگوزاریە بنشینەیەکانی وەک نەبوونیە ئاوی خواردنەوە و وزەی ئەلکتریک. پێویستێکی بەپەلا هەیە بۆ دروستکردنی خوێندنگا و نەخۆشخانە. ئەگین ئەم شارە هەر بە چۆڵەوانی دەمێنێتەوە. دکتۆر دۆگلاس ئەوەی کە بینیمان شنگال بوو لە پاش چەند ساڵێک لە ئازادکردنی هەتا ئێستا حکوومەتی عراقی نەیتوانیوە هەنگاوێک بۆ ئاوادانکردنەوەی بنێ ئەلبەتە وەکو پێشتریش تو ئاماژە و پێکردن لەوانەیە ئەمەش پەیوەندیە بێ بە دۆسەی گەندەڵیەوە ئایندەی ئەو خەڵکە چی لێ بەسەردیە؟
Look, many subgroups of Iraqis suffered under Daesh. زۆرێک لە پێکهاتەکانی گەلی عێراق دووچاری مەینەتی هاتن لە ژێر دەسەڵاتی داعشدا. عەرەبە سوننەکانی لە مووسڵ دەژیان ژمارەیەکی زۆریان لێکوژرا بەهۆی شەڕەکانی ئازادکردنی شارەکەەوە. کریستیانەکان لیان کوژرا و ئاوەرە بوون. عەرەبی شیعە کۆمەڵکوش کران. بەڵام ئەمانە بەراورد ناکەن بەو دڕندایەتی و مەینەتیانەی بەسەر ئێزیدیەکاندا هێنران. جا بۆیە پێم وها نییە ئەوە شتێکی زۆر بێت داوا لە کۆمەلگەی نێونەتەوەی و لە حکومەتی عێراقیش بکرێت هەندێک هەوڵی ڕشت بدەن تا ئەو ئاوانانە بگەڕێنەوە زێدی خۆیان و شوێنێکیان هەبێت تا تێیدا بژین و دەست بکەنەوە بە دروستکردنەوەی کۆمەلگەکەیان. بەڕاستی ئەوە کارەسات دەبێت لە کاتێکدا داعش هەوڵی لە ناوبردننی تەواوی ئێزیدیەکانی دەدا و تێیدا سەرکەوتو نەبوو بەڵام لەوەدا سەرکەوتوو بووە کە وەهای کرد ئێزیدیەکان بڕیاریاندا چیدی لە عێراقدا نەژین و بە جیهاندا بڵاو بوونەوە ئەمەش کارەساتە. هەر بۆیە پێویستە حکومەتی عێراق بژارەیەکی جیاواز لەوانی تر بۆ ئێزیدیەکان بڕەخسێنێت تا ژیانی خۆیان دروست بکەنەوە و ناوچەکانیان ئاوادان بکەنەوە و ئارامیان بۆ بڕەخسێت و پێویستە حکومەتیش کار بۆ ئەوە بکات ئێزیدیەکان لە عێراق لە جێی خۆیاندا بن نەک پەرتەوازە بن. Stability and make sure that the Yazidi people don't vanish from Iraq's mosaic. بەڵام لەو بەرنووسی بودجەی حکوومەتی عێراقا کە بینیمان و لە پەرلەماندا بڕێک و توێژی لەسەر کرا و دوایی نێردا بۆ حکوومەت و گەڕاوەوە لای پەرلەمان ومانە ینی بودجەیەکی ئەو تۆ نابینین بۆ ئاوەدانکردنەوەی عێراق بەقەدەوەی یانیەگە بەراوردی بکەین لەگەڵ ئەو بودجەی بۆ بواری لەشکریدا دانراوە. Well, I mean, as we were talking about earlier, there's still a major role. بەڵێ وەک پێشتریش باسمان کرد ئەما پەیوەندی بەو ڕۆڵە سەرەکیەوە هەیە بۆ بەرەو پێشبردننی هێزە لەشکری و ئاسایشەکان. هێشتا چەکداری داعش هەن کە پێویستە بەرەنگاریان بینەوە. بەشێکیش لەوەی ئەو ناوچانە پارێزراو بن تا ئێزیدیەکان و خەڵکی تریش بگەڕێنەوە بریتە لە سەقامگیری ئاسایشی. جا ئەم دوانە ئەوە نییە بگوترێت پێکەوە نابن. نا پێویستە ئاسایشت هەبێت و جێگیریش بکرێت تا ناوچەکان پارێزراو بن. بەڵێ ئەوەی تۆ دەیڵێ دروستە. داراییەکی گونجاو لە بوجەدا نییە بۆ ئەو ناوچانە. هیوادارم لە دەرەوەی بوجەش پارە بۆ ئەو پرۆژانە تەرخان بکرێت وەک ئەوەی لە کۆنفرانسی کوێتدا دابین کرا. قایلبوون بە متمانە داراییەکان بۆ قەرزکە لەوانەیە پارەیەکی زیاتر بخاتە بەردەست و ئەوەش بۆ ئەو ناوچانە بن کە داعش ژیانی کەمایەتەکانی عێراقی تێکدا. The areas where the lives of Iraq's minorities were so disrupted by what Daesh did in those areas. کاریگەریە سایکۆلۆژیەکانی پاش داعش هەروادێ و زیاد دەکەن. ئەمەش بە بەشێکی گەورەی گرفتی قۆراغی پاش داعشدا دەنرێت کە پێویستی بە هەنگاوی خێرا و بەپەلە هەیە بۆ چارەسەرکردن و دەستپێکردنەوەی ژیانێکی ئاسایی لە ناو کۆمەڵگەدا. کۆمسیاری باڵای نەتەوەی گرتوەکان بۆ مافەکانی مرۆڤ میشێل باچلی دەڵێت تاوانە درندانەکانی داعش لە عێراق لەوە دەرچووە هەروەک سەردێڕی هەواڵەکان بن بەڵکو هێشتاش ڕنگدانەوە و کاریگەریەکانی ئەو کارەساتە لای کەسوکاری قوربانیەکان و هەزاران ژن و پیا و منداڵ ماونەتەوە. ئەو گۆڕە بە کۆمەڵانە تەرمی ئەوانەی تێدایە کە لەگەڵ ئایدۆلۆژیای ڕق و کینە و فەرمانڕەوایەتی داعشدا نەگونجاون واتە خەڵقی کەمایەتیە نەژادی و ئاینەکان. دادوەری ڕاستەقینە و هەنگاونان بۆ چارەسەرکردنی ئێجگار گرنگن بۆ قەرەبووکردنەوەی ئەو دەرەندایەتیانەی داعش کردوێتی. دکتۆر دۆگلاس یەکی لە پرسیارەکان ئەوەیە کاریگەریەکانی ئەم شەڕانەی داعش ئەم ناکۆچی سیاسیانەی ناو عێراق هەتا ئێستاش لە هیزری عێراقیەکاندا هەیە بە تایبەتی لە ناوچەکانی مووسڵ شنگال ئەو ناوچانەی کە زیانێکی ئێجگار بەرچاویان لێکەوت بوو. حکوومەت هیچ پرۆژەیەکی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە دەشێت لە ئایندەدا ببێتە یەکی لە ئاڵۆزترین کێشەکان. I don't see any effort to really take on. هیچ هەوڵێکم نەبینیەوە لەسەر ئەم پرۆژەیە بدرێت. خستنە ڕووی ئەم دۆسیە زۆر ژیرانەیە سەبارەت بە و کاریگەریە درێژخایانەی لەسەر گەلانی عێراق ڕەنگیان داوەتەوە. دەزانی زۆر بە دەگمەن عێراقیەک ببینیت پێویستی بە چارەسەر نەبێت. هەر بەهۆی ڕووداوەکانی داعشەوە نا بەڵکو بەهۆی شەڕی ناوخۆی پێش داعشەوە بەهۆی ڕووداوەکانی ڕووخاندنی ڕژێمەکەی سەدام حوسین ساڵانی سزاکان ساڵانی شەڕی عێراق ئێران عێراقیەکان
کارگەران بەردەوام لەژێر کاریگەریە نەرێنیەکانی ئەم ڕووداوانەدا بوون و ئێستا کاتێتی هەوڵ بدرێت تا ئایندەیەک بەبێ هەبوونی ئەو کاریگەریە نەرێنیانە بنیاد بنرێن بەبێ هیچ گومانێک تۆ ڕاستی و پێویستە ئەم دۆسیە لە بەرچاو بگیرێت سەبارەت بەوەی چۆن ئەم ڕووداوانە کاریگەریان هەبووە و ئایا دەتوانرێت چی بکرێت ئێمە قسەمان لەسەر بە میلیۆنان خەڵکەکە لەژێر ئەم کاریگەریانەدان و هەڵبەت ئەمەش بۆ هەر حکومەتێک بێت قورسە بە تایبەتیش بۆ حکومەتێک کە توانایی نەبێت دکتۆر دۆگڵاس زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سپاس دەکەم تا بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.